دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان لەم بڕگەیە گفتوگۆمان سەبارەت بە ئاگەیەچەڵ و تونند و تیژی سێکسیە بێت کە بابزانین لە کۆمەڵگەیەمە لە ئێستا لە چ ئاستێکایە هەروەها هۆکارەکانی چین و لەگەڵەوەشا بابزانین لە ڕووی یاساوە ئەو کەسانی کە تونند و تیژی سێکسیەکەن یاخود بکەرانی تونند و تیژی سێکسی سزایان چیە گفتوگۆی زیاتر سەبارەت بەم بابەتاکەین لەگەڵ میوانی زۆر بەڕێزمان خەتوو ئاهەنگ ئەنوەر بەڕێزیان پارێزەرن سڵاو لێبێ و بەیانی باش. بینەرانی بەڕێزیش باشتر زۆر سوپاس بۆ بەشداری کردمان لەم بەرنامە لە کەناڵی کەرکک. زۆر سوپاس. خەتوو ئاهەنگ سەرەتاگە پێناسەیەکی گێچەڵ و یاخود گێچەڵی سێکسیمان بۆ بکەیت فەرموو. گێچەڵی سێکسی بەشێکە یان ئەتوانین خاڵێکە لە خاڵەکانی تونوتیژی کە بە زۆری ڕوبەڕووی ئافرەتان ئەبێتەوە یاخود مناڵان ئەبێتەوە ئەتوان بڵێن ڕوبەڕووی ڕەگەزینێریش ئەبێتەوە. جا ئەو گێچەڵە سێکسێ جا بە شێوازی وتن بێت یاخود بە هێما بێ تاوەکو ئەگاتە و ئاستەی بە دەست درێژیکردن و ممارەسەکردن ئەبێ یاخود کەسێک فەرمانبەرە لەلایەن بەرپرسی خۆیەوە تووشی ئەو گوێچەڵە ئەبێت واتە گوێچەڵەکان لە ناو دام و دەستگای ئیدارەکاندا ڕوو ئەدەن زۆر جار بەو شێوەیە و ئافرەتەکە زۆر جار بە زۆریە ڕوبەڕووی ئەو گوێچەڵە سێکسیەوە بێ یاخود هەر هەنگاوێکیان هەر کردارە کاریگەری هەبێ لەسەر کەرامەت و سومعەی ئەو کەسە. زۆر باشە خاتوە هەنگ جۆرەکانی تونند و تیژی سێکسی چیەوە ئەوشی زیاتر لە کۆمەڵگەی خۆماندایە خۆ لە کۆمەڵگەی عراقی بەگشتی بەکاردێنێت چ جۆرێکە؟ ئێستا ئەوەی لە عێراقدا زۆر قوربانیانی تونند و تیژی سێکسی هەیە بە تایبەتی دوای ئەو شەڕی داعش لە عێراقدا ڕوویدا بە تایبەتی لە سەر کەمەنەتەوە جیاوازەکان ئەوانە ئەو ئافرەتانیان خۆت ئەو ناوچانی کەوتنە ژێر دەستی داعشەوە ئافرەتێکی زۆر ڕوبەڕووی دەست درێژی جنسی بووەتەوە تەنانەت منداڵیانیش هەیە لەو تاوانەدا و هەروەها ئێستا زۆربەی تاوانە سێکسیەکان زیاتر بووە بە ئەلکترۆنیکە قوربانیان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتێکانەوە تووشی ئەبن و ژیانیان ئەکەوێتە مەترسیەوە و هەروەها دەست بۆ بردن یاخود هەر هێمایەکان هەروتنێک یان هەری ئیشارەیەک کار بکاتە سەر کەرامەتی مرۆڤ و لەم ساڵانەی دواییدا ئامارەکانی گێچەڵی سێکسی بەرامبەر مناڵان و ژنان لە عێراقدا ڕوو لە هەڵکشاندایە. بەداخەوە ئەگەر بێن باسی یاسا بکەین با بزانین یاسا تاکو چەند لە بەرژەوەندی تاوانبارەکانە یاخۆ ئەو کەسانی کە تونند و تیژی سێکسی یاخود گێچەڵ ئەکەن بەپێی یاسای 398 دوێکەوەش ئەو کەسەی کە دەستدرێژی سێکسی کردبێتە سەر خانمێک دەتوانێت هاوسەرگیری لەگەڵ بکات و دواتر سزا نادرێت مە تاکو چەند لە بەرژەوەندی ئەو کەسانەیە کەم تاوان ناکەن یاخود تاکو چەند ئەمە هۆکارە بۆی کە ئەم دیارێ زیاتر بێت. لە ڕاستیدا ئەو لە مادی 393 لە یاسای سزادانی عێراقیدا تا ئەگاتە مادەکانی 398 هەموو بڕگەکان باس لە سزادانی تاوانبارانەکە لە گێچەڵە سێکسیەکاندا دیارە 393 دوو بڕگەیە بڕگەیەکی بشێوەیەک باس ئەکات کە بە ڕەزامەندی بێ یاخود بەبێ ڕەزامەندی بەڵام بڕگەکانی تورکە باسی ئەو بارودۆخانە ئەکا کە لە تاوانە سێکسیەکاندا ڕوودا بارودۆخە چەند تونند بە سزاکە ئەوەندە تونترە بێ بۆ نمونە ئەگەر ئەو تاوانە سێکسیە زیاتر لەلایەن کەسێکەوە ئەنجام درابێ ئەو تاوانە سێکسیە لەلایەن کەسە نزیکەکانەوە بەداخەوە زۆرجار لەلایەن باوکو براوە ئەنجام ئەدرێت یان کەسی سێیەمی قوربانەکە بە پلەی سێیەم بگاتە قوربانێکە یاخود لەلایەن کەسی سەرپەرشتیارەوە بۆ نمونە ئەو مناڵانەی لە ژێر چاودێری لە داینگاکانەوە هەبووە تاوانی وا بۆ شێوە هەبووە ئەمانە تاوانەکان لە ئەتوانێت سزاکەی تون دەبێ ئەگاتە 15 ساڵ هەندێک جارە گاتە سێدارە دانیش یاخود بە هەڕەشەکردن بێت یاخود ئەنجامدەری تاوانەکە بەرپرسی ئیکی خزمەتی گشتی بێت یان ڕاستپێدراوێکی خزمەتی گشتی بێت یاخود پزیشکێ بێت کە متمانەکەی بەکارهێنرا بێت بۆ ئەنجامدانی تاوانێک ئەوە لەو بارودۆخەدا سزاکەی قورسا بەڵام ئێمە کە ئێستا ئەوەی زۆر کچان و ژنان بەدەستەوە ئەناڵێنن کە لە مادەی 395 بەڵێندان بە هاوسەرگیری کە زۆر جار لەگەڵ
ئەنجامدەر لەگەڵ ئەو خانمەدا جووت ئەبێت و بە بەڵێنی هاوسەرگیری دواتر زۆر جار هاوسەرگیری ناکات. ئێمە کێشەکەمان ئەوەیە زۆر جار خانمان پێیان شەرمە سکاڵا بکەن یان نەکرد پێیان شەرمە کۆمەڵگەی ئێمە ڕێگە نادات کەەوە ئافرەتێک کەیسێکی بەو شێوە هەبێت بۆیە قوربانێکە زۆرجا ئەمە ئەشارێتەوە بەڵام ئەگەر سکاڵا بکات لەو کاتەدا تاوانباریان پێویستە هاوسەرگیری لەگەڵ بکە ئەگەر بڵێنی هاوسەرگیری پێدابێ پێویستە هاوسەرگیری لەگەڵ بکە وەگەر هاوسەرگیری لەگەڵ نەکە تا 3 ساڵ سزای زیندانی ئەدرێ ئەمە لە کاتێکدا ئەگەر بە ڕەزامەندی ئافرەتەکە خۆی ئەم تاوانە ئەنجام درابێت کاتێکیش هاوسەرگیری لەگەڵ ئەکا بۆ ماوەی 3 ساڵ پێویستە لەگەڵیدا بمێنێتەوە و ئەگەریش لەو هاوسەرگیریە پەشیمان بوو لە ماوەی ئەو 3 ساڵەدا ئەوە سزا جەزایەکە بەسەر ئەنجامدەری تاوانەکە واتە پیاوەکە جێبەجێ ئەکرێ. ئەوەی کێشەیە کە ئێستا کە کۆمەڵگەی عێراقی بە شەوکی گشتی باسی لەسەرکەم بە تایبەتی چالاکوانان کاتێک کافرەتێک بەبێ ڕەزامەندی خۆی ئێمە چونکە بابەتەکەمان دوو جۆرە ئەوەی بە ڕەزامەندی خۆیەتی هەم کێشەکە گەورەیە ئەوشی بەبێ ڕەزامەندی خۆیەتی هەم کاریگەری خراپەیە لەسەر کۆمەڵگە بە تایبەتی ئەو ئافرەتی تووشی ئەو تاوانە ئەبێت و ئەبێتە قوربانی. کاتێک ئافرەتێک لەلایەن پیاوێکەوە بە زۆر دەستدرێژی جنسی ئەکرێتە سەری بۆ پێی کۆمەڵگەی ئێمە بۆی عشایریە و کێشەکە چارەسەر بێت و ئەو تاوانباریە خۆت ئەنجامدەری تاوانەکە ڕوبەڕووی سزای یاسایی نەبێتەوە هەموو هەنگاوێک ئەنەن لەبەر ئەوەی ئەو ئافرەتە هاوسەرگیری لەگەڵ ئەو پیاوکە بەڕاستی ئەمە کاریگەریکی دەرونی خراپ لەسەر ئەو ئافرەتە جێئێڵێ بۆ ئێستا زۆربەی چالاکوانان باس لەوە ئەکەن کە پێویستە مادەی 398 کە ڕێگەی داوە بە هاوسەرگیریکردن سزای توند لەسەر هەر بە هیچ جۆرێک ئەو سزای خۆی توندە بەڵام ئەگەر هاوسەرگیریەکە ئەنجام بدرێ بە هیچ جۆرە سزا لەسەر تاوانبار نامێنێت. بۆیە زۆربەی چالاکوانان مافی مرۆڤ داوا ئەکەن ئەو مادەیە هەڵبۆشێنرێتەوە چونکە ئەگەر ئەو هاوسەرگیری ئەنجام بدرێت ئەو ئافرەتە هەموو ڕۆژێک ڕووداوی دەستدرێژی جنسیەکە لە ڕووی دەرونیەوە دێتە پێش چاوی کاریگەری خراپی دەرونی لەسەری ئەبێت بەڵام ئەمە قورسە. ئێمە پێویستە کار هەنگاوی جدی بۆ ئەمە بنین کاری لەسەر بکرێ چونکە زۆر قورسە ئافرەتێک لە کۆمەڵگەی ئێمە دەستدرێژی جنسی بکرێتە سەری دوایوەکو ئافرەتێکی ئاسایی ببینرێت. بۆیە من خۆم وەکو یاساییەک وەکو چالاکوانێکی مافی مرۆڤ پێم وایە ڕێی خۆم لەگەڵ ئەوەی ئەو مادەی هەڵبۆشێنرێتەوە لە بری ئەوەی بچی هاوسەرگیری لەگەڵ ئەو تاوانبارە بکە بە ئەو تاوانبارە بە سزای یاسایی خۆی بکە ئەمە یەکە هەنگاو دوم هەنگاویش ئەو ئافرەتە بنیاد بنرێتەوە چی لە ڕووی دەرونیەوە چی لە ڕووی مادیەوە چی لە ڕووی کۆمەڵایەتیەوە. ئافرەت لە کۆمەڵگەیمەوە ئەبینێت کە دەستدرێژی جنسی کرایە سەری و لەگەڵ ئەو کەسە تاوانبارە هاوسەرگیری نەکرد ئیدی ئەو ئافرەتە بێبەش ئەبێ لە ژیانی هاوسەرگیری هیچ کەسێکی دیکە نزیکی ئەو ئافرەتە نابێتەوە. بەڵام من وەکو ڕای خۆم پێم وایە پێویستە ئەو ئافرەتە بنیاد بنرێتەوە و هاوسەرگیریش هەموو بابەتێک نییە لە ژیانی ژندا بۆیە ژن ئەتوانێت زۆر هەنگاوی گەورەتر و باشتر و جدیتر بنێت لە هاوسەرگیری باشتر بێت. زۆر باشە خات و ئاهەنگ ئێستا بەشێک لە تاوانەکان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەنجام دەدرێت ئەو هەڕەشە و دەستدرێژیانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەرامبەر بە خانمان و ئافرەتان ئەنجام دەدرێت دەچێتە چوارچێوەی تونند و تیژی سێکسیەوە بەدڵنیاییەوە ئێستا ئێمە ئەوەی زۆر خانمان بەدەستەوە ئەناڵێنن بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەو تاوانباری کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەڕەشەی لێ ئەکا لە پێناو بەدەستهێنانی بابەتێکی جنسی یان کارێکی جنسی و زۆر جار تەنها پەیوەندیکی ڕوحی لای ئافرەتەکە دروست ئەبێ بەڵام تاوانبار ئەو پەیوەندی ڕوحیە ئەقۆزێتەوە هەوڵەدا هەموو توانەکانی بەکاربێنێ بۆ ئەوەی کارێکی جنسی لەگەڵ ئەو ئافرەتەدا بکە. ئەمەش زۆربەی کە ڕوبەڕووی ئەم ئافرەتانی لە زۆربەی ڕوبەڕووی ئەم بابەتە ئەبنەوە ئەم بارودۆخا بنەوە خوارد تەمەن 18 ساڵن. بەداخەوە ئێمە لەو کۆمەڵگەی ئێمەدا کچێکی خوارد ساڵ قورسە بۆی بچێ کە لای باوکی بڵێ من کەسێکی وا ژیانمی خستۆتە مەترسیەوە و لە ڕووی یاساییشەوە پێویستە باوکی قوربانەکە سکاڵا یاسایی بکە. بەڵام ئێستا پۆلیسی کەرکووک خۆشبەختانە ئێمەیان چارەسەریان بۆ ئەم کێشەیەی ژنان دۆزیوەتەوە
ژمارەیەکیان داناوە ئەو ژمارە پەیوەندیان پێوە بکرێ هەر کەسێک هەوڵی هەڕەشەکردنی لە ژنان بدە بە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بابەتی جنسی بێ یا هەر بابەتێکی تر بێ ئەوە لە ڕێگەی ئەو ژمارەیەوە پۆلیسی کەرکووک تاوانباران ئەگرن. زۆر باشە خاتووە هەنگە باسی گێچەڵی ئەلکترۆنیت کرد نازانێن یاسای عێراق یاسایکی کۆنا ڕەنگە یاسایکی تایبەت نبێت بە گێچەڵی ئەلکترۆنی ئەگەر هاتوو سکاڵا بکەی لەسەر کەسێک لەسەر و بابەتە بەپێی چی یاسایەک مامەڵی لەگەڵەکرێ و سزادرێ دیارە ئەو بابەتی گێچەڵی ئەلکترۆنی تا ئێستا هەر بەپێی قانونی عقوبات عێراقی کە سزاکەی بریتی ئەبێت لە 6 مانگ یاخود غەرامە بەڵام ئێمە چەندین جار ئاماژەمان بۆ کردووە ئەم سزایەت تێرکرد نییە بۆ سزادانی تاوانبارە لە بابەتە ئەلکترۆنەکان بۆیە لە ئێستادا لە ساڵانی ڕابردوشدا پەرلەمانی عێراق هەوڵی داوە کە یاسایەکی تایبەتدا بڕێژێ لەسەر خراپبەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. زۆر باشە خاتوە هەنگ یەکێک لە هۆکارە سەرکیەکان بۆ زیادبوونی ئەم حاڵەتە یاخوتەم دیاردەیە ئەویش بابەتی جەنگە و ئێمە بخۆمان لە عێراقانی ئەم وڵاتە لە ماوەی ڕابردوودا بە چەند قۆناغێکی جەنگدا تێپەڕیوە. دواتری نیشان چەکدارانی داعش بۆ ڕێکخراوی داعش کە ڕوویکردە عێراق و بەشێک لە شارەکانی عێراقی داگیر کرد ئەو ژنانی کە کەوتونەتە دەستی داعش ئەو خانمانی کە کەوتونەتە دەستی داعش و دواتریش ڕزگار کراون با بڵین ئەمانە تا چەند کاریگەری هەبووە لەسەر دەرونی ئەو خانمانی کە ڕزگار کراون و پێویستە ڕابیهێنرێنەوە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی چی دەبێت لە ڕاهێنانەوەی ئەم ئافرەتانە و یارمەتیدانیان بۆ دووبارە هێنانەوەی ناو کۆمەڵگە. دیارە ئەوەی ئێستا کاری لەسەر کرێ کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتین کار لەسەر ئەو ژنانە ئەکەن کە ڕوبەڕووی بابەتی دەستدرێژی بوونەتەوە لەلایەن داعشەوە بە شێوەیەکی جدی بە شێوەیەکی باش کار لێکراوە لە عێراقدا بە تایبەتی ناوچەی حەویجە و ناوچەی شەنگال ئەو ناوچانە کاریان لەسەر کراوە ئێستا ئەو ژنانە خەریکن دووبارە لە ڕووی دەرونیەوە بنیا دەنگێنەوە دێنەوە ناو کۆمەڵگا و بە زۆربەی بەشێکشیان مناڵیان هەیە لە داعش هەوڵی ئەوەش ئەدرێ ئەو مناڵان ئەو زۆربەی ئەو ژنانە مناڵەکانی نەویستووە دراوە بە دادگادایەتی بە خێزانەکان لە ڕێگەی تەبەنیەوە زۆربەی ئەو ژنانەش مناڵەکانیان هەڵگرتووەتەوە لە ئێستادا هەوڵ ئەدرێ کە جنسەیەک بۆ ئەو مناڵانە دەرکرێت لەسەر ناوی دایکیان. زۆر باشە خاتووە هەنگە سەبارەت بۆی کە چۆن بتوانین منداڵان و هەرزەکاران بپارێزین لا گێچەڵ و ئەدە تونند و تیژی سێکس ڕەنگە لەو تەمەنەیە زۆر وشێر نەبن سەبارەتمان بابەتانە پێویستە چی بکرێ بۆی کابیان پارێزین. پێویستە مناڵ دایک و باوک بەتایب چی کچ بێت چی کوڕ بێت پێویستە لە شێوازی پەروەردەکردنیان زۆر ئاگادار بن نزیکایەتی هیچ کەسێکیان نەکەن و بە تایبەتی نێرن نزیکایەتی هەرزەکاران بکەن لە چاودێری مناڵەکانیان بکەن لە هاوڕێتیکردنی کەسەکانیان و هەروەها چاودێر و مراقب بن لەسەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان چونکە ئێستا زۆر بە ئاسان مناڵان ئەتوان بگەنەوە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانی کە فلیمی نەشیا و بە ئاسانیە گاتە بەردەستیان و هەروەها بیان پارێزن و بە جۆرێک بێ ئەو مناڵانە پەروەردە بکەن ڕۆژانە چی کار و کردەوەیان ئەنجام بدا بۆ دایک و باوکیان بیجێڕنەوە تا زوو بارودۆخەکە کۆنتترۆلکەن و بە هیچ جۆرە سوعبەتێک هەیە کە لە ئاستی منداڵە نییە نهێڵن ئەو سوعبەتانە لە بەردەم ئەو مناڵانە بکرێت و هەروەها پێیان بڵێن ڕێگەمەدەن هیچ کەسێک دەست بۆ شوێنە هەستیارەکانتان بەرێت و بەو جۆرە مناڵەکان بپارێزرێن. زۆر باشە خاتوە هەنگ ڕەنگە بەشێک لەو کیسانی کە تۆمار دەکرێت کەسێکی شاراوە بێ و نیشانی ڕاگەیاندن یا خۆ دادگاکان نەدرێت بەڵام بە حکمی ئێوە لە دادگاکان ڕۆژانە ئامادەیتان هەیە ڕێژەکان بەراورد بە ساڵانی ڕابردوو یعنی ڕووی لە زیادبوون کردووە ڕووی لە کەمبوون کردو هیچ ئامارێک لە بەردەستدا بۆ نیشاندانی حاڵەتە ئامارەکان بە شێوەیەکی تەواو ڕوون دیار نین بەڵام ئەوەی بینە ڕۆژانە کەیسەکانی دەستدرێژی ڕوو لە هەڵکشانە بە تایبەتی لە ئێستادا ناسەقامگیری حکوومەت و ناسەقامگیری دۆخی ئەمنی عێراق بە شێوەیەکی گشتی و کەرکووک بە تایبەتی ئەوەی هەیە زیاتر ئەو
کەیسانە تایبەتن بە هەرزەکاران کە ڕوبەڕووی ئەم بارودۆخە بوونەتەوە یاخود ئەم کێشانە بوونەتەوە و دادگاش بەپێ ئەو بەڵگانی لەسەر کە زیاتر پشت ببەسترێت بە راپۆرتی پزیشکی کە لە تاماوەی 3 ڕۆژ باشترین کاتە ئەگەر هەر کەسێک دەستدرێژی بکرێتە سەری چی لە هەر ڕێگەزێکدا بێت سکاڵای یاسایی خۆی بەرز بکاتەوە چونکە ئەو راپۆرتە پزیشکیە بەڵگەی چێکلاکەرەوەیە بۆ سزادانی تاوانبار. زۆر باشە تاکانی کۆمەڵگە چاک و چەند و شێری یاساییان هەیە و لەگەڵەوەشە بێدەنگبوون و سکاڵانەکرد نەبێتە هۆی چی؟ بەداخەم تاکی کۆمەڵگەی ئێمە هۆشیاری یاسایی کەمە لەسەر ئەو بابەتە و بە تایبەتی ئێمە مەسلەی دەستدرێژی جنسی مەسلەیەکی هەستیارە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر جار پێشەوەی بێ بگاتە دادگا کوشتنی بکەر و قوربانێکی لێ دەکەوێتەوە بەڵام بێدەنگبوونیش و شاردنەوەی ئەم بابەتە و نەگەاندنی بە دادگا بەڕای من ئامارەکان ڕوو لە هەڵکشانەکە ئێمە کەیسی وامان هەبووە لەلایەن کچ بۆ لەلایەن خاڵی خۆی دەستدرێژی جنسی کراوەتە سەری لە هەمان کاتدا خێزانەکەی پشتیوانی خاڵی خۆی کردووە و لە ئەنجامدا قوربانێکە بە بابەتی کەیسەکە بە کوشتنی قوربانێکە کۆتایی هاتووە بۆیە من ئەڵێم بە ژنان و کچان لە هەمووی گرنگتر پشت بە باوەڕ و هێزی خۆیان ببەستن لە هەر بابەتێکی دەستدرێژی و گێچەڵکردن تەنانەت نەک بە دەستدرێژی و کردەوەیکی سێکسی تەنانەت بە هێما و ئێشارەش گێچەڵان پێکرا باڕوو لە دادگا بکەن و سکاڵای یاسایی خۆیان بەرزکەنەوە. زۆر باشە. بەرزی ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگاوە تا چەند کاریگەری هەیە بە تایبەتی ئێمە ئەگەر باس لە ناوەندەکانی خوێندن بکەین تا چەند گرنگە لە ڕێی ناوەندەکانی خوێندنەوە هەم خوێندکاران هۆشیار بکەن چونکە لە تەمەنێکی دیاریکراودان ڕەنگە پێویستیان بە هۆشیاری و ڕێنمایی هەبێت تا چەند گرنگە حکوومەت و وەزارەتی پەروەردە لەو ڕێگەی و هۆشیاری بڵاو بکاتەوە. بە ضروری ێزانم لە ئێستا دەبێت چونکە قوربانیەکانی ئێستا ئەز کۆمەڵگەی ئێمە زۆر بیان کچانی خوێندکارانن و بە تایبەتی خوێندکارانی ئامادەی لەم قۆناغەدا تووشی داوی خۆشەویستێکی ڕۆحیە بن بەڵام دوای ئەوەی ئەو خۆشەویستی ڕۆحیە بە ئاقارێکی خراپیان ئەبات تەنانەت لە ناوبردننی ڕۆحی خوان کۆتایی بە بابەتەکە دێ بۆی پێویستە لەسەر وەزارەتی پەروەردە لە ڕێگەی توێژەرەکە کۆمەڵایەتیەکانەوە و هەروەها سمینار هەبێ یاخۆت بە ڕێگەی سمینارەکان هوشیاری یاسایی بەردەوام لە نێو ئامادەی ناوەندەکانی خوێندندا هەبێ بە تایبەتی لە نێو توێژی کچاندا. خاتۆ هەنگامەژت بۆ کردکەوە ڕەنگە خانمان بەهۆی کۆمەڵگەکەەوە پێیان عیب بێکەوە سکاڵا تۆمارکەن لەسەر تاوانبارەکە ئەگەر هاتوو پیاوێک تۆمەنگێچەڵێکی سێکسی بەرامبەر کرا لە کۆمەڵگەی ئێمە چاک و چەند پێی عیباکەوە سکاڵا تۆمارکە یاخود ئێوە بینی وتانەکەەوە پیاوانیش سکاڵا تۆمارکەن لەسەر هەمان بابەت بە شێوەیەکی گشتی بۆ هەردوو لە عیبەیەکی گەورەیە یاخود لە ڕووی کۆمەڵایەتی و ئەمە ئاماژە پێ بکەین بەڵام پیاوەکەش هەر بە هەمان شێوە بەڵام بۆ ژنەکە زۆر قورسە چونکە گەر پیاوەکە سکاڵا بکە تەنها ڕەنگە لە ڕووی کۆمەڵایەتی و بەڵام ئەگەر ئافرەتەکە سکاڵا بکە خێزانەکەی یەکەم هەنگاو دەست ئەکەن بە کوشتنی خۆی بەڵام بەڵێ کەیسمان هەبووە پیا و لە بەرەوەی دەستدرێژی جنسی کراوەتە سەری و سکاڵا بەرز کردوێتەوە. زۆر باش خاتۆ هەنگ باس لەوە کرد کە یاساکانی ئەنی بە شێوەی لە شێوەکان تا ئێستا نیتوانیوە زای تاوانباراندا ئێستا کاتیەوە نەهاتوە دوای هەموو ساڵە گۆڕانکاری بەسەر یاساکاندا بکرێت ئەو یاسایانە ئەوڵین تعدیل و کرێتەوە نوێ بکرێتەوە بۆی حەق بۆ ئەو کەسە بگێڕێتەوە کە مافی خوراوە. بەڵێ لەبەرەوەی ئەو یاسایی ئێستا هەیە ئەو لە ساڵی 60ەکان و دانراوە ئێستاش بارودۆخی عێراق گۆڕانکاری گەورەی بە خۆی و بینیەوە لە هەموو ڕێکەوە گۆڕانکاریەکان ڕوو ئەدات بۆی پێویستە ئەو یاسایانە هەموار بکرێتەوە بەڵام ئەوەی زۆر گرنگە مادەی 390 بەڵام ئاماژەشم پێ کرد ئەمە هەروە بە ئاسانی ناکرێت پێویستە هۆشیاری لە نێو کۆمەڵگە بڵاو بکرێتەوە پێویستە هەنگاوکاری لەسەر بکرێت ئێمە پێویستە قەنەعەت باوەڕ ئیرادە و هێز لای تاکی کۆمەڵگە دروست بکەین بە تایبەتی ژنان ئەگەر دەستدرێژێکی جنسی کرایە سەری
بە هاوسەرگیری ڕازی نەبێت لەگەڵ تاوانبارەکە بەڵکو هەستی سکاڵای یاسایی ئەنجام بدات ئەمەش کاتی ئەوێ ئێمە ئەگەر یاساکەش گۆڕانکاری بەسەردا بێت بەڵام تاکی کۆمەڵگا نەگەشتۆتە ئەو قەنەعەتە بە بڕوای من ئێمە پێویستە تاکی کۆمەڵگا بگەینینە و ئاستا کە ئەگەر بەو شێوەیە تاوان بەرامبەری ئەنجام درا لە بری سزادان هاوسەرگیری نەکە بەڵکو داوای سزادانی تاوانبار بکات. زۆر باشە. خاتووە هەنگەر هاتوو خانمێک گەچەڵێکی ئەلکترۆنی یاخود سێکسی یاخود بە گفتار و ڕێگەیەکی تر بێ بەرامبەرکرا یەکەم هەنگاو چی بکات بۆی کا مافی خۆی بەدەستبێنی ئاخۆ پێویستە دەلیل بێنێت پێویستە یەکسەر بێ سکاڵا بکات چی بکات سەرەتا ئەگەر بە ڕێگەی ئەلکترۆنیەوە هەڕەشەی لێکرا یاخود بە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێمە وەکو ئاماژەمان پێی کرد ئەگەر لە 18 ساڵ بەسەرەوە بوو ئەتوانێت لە دادگا سکاڵا بەرز بکاتەوە بەڵام ئەگەر لە 18 ساڵ بەخوار بوو ئەوە دەتوانێت لەلایەن باوکی تاوانبارەوە سکاڵا بەرز بکرێتەوە و ئەگەر تاوانباری خۆت عفو لەلایەن باوکی تاوان لێکراوە ئەتوانێت سکاڵا بەرز بکرێتەوە و ئەگەر تاوان لێکراو تەمەنی 18 ساڵ بەخوار بوو نەیتوانی بە خێزانەکە یاخود بە باوکی ڕابگەێنێتکەوە بابەتێکی بۆ جۆرە یان هێرشێکی بۆ جۆرە لەسەر هەیە ئەتوانێت ئەو ژمارەیە کە بەڕێبەرایەتی پۆلیسی کێرکوک داینەوە ئەتوانێت پەیوەندی بەو ژمارەیە بکە کە ژماری تایبەت کراوە بە گێچەڵە ئەلکترۆنیەکان پەیوەندی بەوانە بکە ڕێکارەکانی بۆ ئەگرنە بەر. زۆر باشە. بارودۆخی ئابووری تا چەند کاریگەری هەیە لەسەر زۆربوونی ئەم حاڵەتە هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا بە پێی و ئەمارانی کە بڵاو دەکرێتەوە ڕێژەی هەژاری لە عێراق زۆر بەرز بۆتەوە تقریباً لە 30 تێپەڕاندووە. ئەمە تا چەند کاریگەری هەیە کە خانمێک ئەم کارم ینی ڕەنگە لە بەرامبەر بڕەپارێکدا ئەنجامدا خود بۆ پڕکردنەوەی پێداویستێک ئەنجامدا ئەمە تا چەند دەچێتە خانی گێچەڵی سێکسیەوە. دیارە ئەگەر ئەمە بە ڕەزامەندی جیایە بێ ڕەزامەندی جیایە بەڵام ئەم خانمە ئەگەر بە ڕەزامەندی ئەم کاری ئەنجام دابێ لەگەڵ تاوانباردا ئەوە سزاکەی لە 7 ساڵ سزادانی تاوانبار لە 7 ساڵ زیاتر تێناپەڕێ بەڵام ئەگەر ئەم خانمە بەرامبەر بە پارە و چەند جارێکم کارە لەگەڵ کەسانێکە ئەنجامدا ئەوە ئەچێتە قاڵبی لەشفرۆشی یاخود با بڵێن دەعارە کە بەپێی قەراری مەجلس قیادەی فەورە کە ئەنجومەنی باڵای شۆڕشەکە کەەوە سزاکەی بۆ ئافرەتەکەش ئەگەڕێتەوە تاوەکو سزای ئەعدام ڕات ئافرەتەکەش لەم کاتەدا سزا ئەدرێ ئەگەر وەکو کارێکی لەشفرۆشی جەستەی خۆی بۆ ممارەسەی جنسی یاخود تاوانی جنسی ئەنجامدا بێت و هەر کەسێکی شوێن و ایمانەوە بۆ ئافرەتەدا بێت و بۆ ئەنجامدانی ئەو تاوانە ئەو کەسەش هاوبەشە لە ئەنجامدانی ئەو تاوانەدا. ئەگەر هاتوو خانمە تەمەنی خوار و 18 ساڵ بوو ئەگەر خواری 18 ساڵش بێ سزا ئەکرێتەوە بەڵام لەو سزایە کەمترە کە بۆ کەسێکی سەر و 18 ساڵ بۆ کەمکردنەوەی ئەم دیاردانە هەموو خاڵانی کە پێشتر باس کرد لە گێچەڵی ئەلکترۆنی بێت لە چۆن بڵێن توندوتیژی سێکسی بێت و هەمووانی تر پێویستە چی بکرێ بۆی کە کەم بێتەوە ئەم دیاردێ؟ پێویستە ئێمە ژنان و کچانی خۆمان تەواو بنیاد بنین کەوا بە هیچ جۆرێک کۆڵ نەدەن بەرامبەر ئەو بابەتە کە پیاوان بەرامبەریان ئەنجامی ئەدەن لە ڕووی فکریەوە هۆشیارێکی تەواویان پێ بدەین و پێویستە ژنان و کچانی ئێمە هێندە بەهێز و بە باوەڕ بن بە تەواوی لەسەر پێی خۆیان ڕابوەستن بێ زۆرە کۆڵ نەدەن لە هەر کارێکدا ڕوبەڕووی ئەو حاڵەتانە بوونەوە ڕوو لە دادگا بکەن و سکاڵای یاسای خۆیان بەرزکەنەوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش هەمیشە پارێزەری خۆبەخشیانەیە لە پشتیان ڕابوەستێت و دواتر لە ڕووی ئابووریەوە ئەبێ پشت بەخۆیان ببەستن هەر ئافرەتێک ئێمە چەندین ئافرەتمانەیە خاوەن بڕوانامە نییە بەڵام تایبەتە بەکارێکی پیشەیی خۆی بۆیە پێویستە لە ڕووی ئابرۆ پشت بەخۆیان بەستن لە ڕووی هۆشیاری و پشت بەخۆیان بەستن ئەوەی ئەمێنێتەوە یەک لە چارەسەرەکانی ئەم کێشەیە پێشەوە ئێمە بچینە سەر جێبەجێکردنی یاسا بەهێزی تاکی کۆمەڵگەی پێویستە بە تایبەتی من بە زۆری بەرامبەر ژنان و کچان ڕۆبدات ئێمە کچان و ژنانمان پێویستە زۆر لەوە بەهێزتر بن کە وا ڕوبەڕووی کارێکی جنسی ببنەوە و دواتریش یاسا بەڵگەکان بخرێتە بەردەمی کەم تەرخەمی ناکا لە سزادانی تاوانبار وەکو ئاماژەشم پێ کرد یەکێک لەو هەنگاوانەی کە عینەن ئەگەر ڕووداوە سێکسێکە ڕوویداد بە زووترین کات سکاڵا بکەن تاوەکو پێشەوەی ئەو مودەیە تێپەڕبێت راپۆرتی پزیشکی
ئەنجام بدەن ئەو راپۆرتە پزیشکی یەکلاکەرەوەیە بۆ سزادانی تاوانبار لەم زۆر باشە خاتۆ هەند دیاردەیە کە بڵین لە ماوەی ڕابردوشدا لە عێراق و هەرێمی کوردستانی شتاڕاتەیەک با بوو دیاردەی تعلیقدان بوو لە ئافرەتان لە بازار و شوێنە کشتێکاندا و ئەم دیاردەی ڕەنگە تا ئێستا شەرمان ئەم دیاردەیە دەچێتە خانی تونند و تیژی سێکسیەوە ئەگەر کەسێکم کاری کرد هیچ سزایەکی هەیە بۆ نمونەگەر کەسی بەرامبەر سکاڵای تۆمار کرد بەڵێ ئەوە ئەچێتە خانەی جێچەڵەوە بە هەمان شێوە وەکو ئاماژەم پێکرد تەنها بە وتنێکیش بێت تەنها بە هێمایەکیش بێ مەرجنیە کارە جنسیەکە بە ممارەسەکردن ئەنجام بدێ تەنها قسەکردنێک یا وتنێت یەک هێمایەک ئەچێتە خانەی جێچەڵکردنەوە کە مادەکانی 400 و 401 و 400 لە قانونی عقوباتی عراقیدا سزای بۆدانەوە لە 3 مانگ حکومدان سزاکەی و یاخود غەرامەکردن و ئەگەر لە ساڵێکدا هەمان جار هەمان کەس ئەو تاوانەی دووبارە کردەوە سزاکەی بێتە 6 مانگ و غەرامەکەشی دووهێندە زیاد دەکات. زۆر باشە. فەرموو. با من پرسیارەکەی لێ بکەم دواتر دەگەڕم لە هاوکارم پرسیارە. پرسیارەکەی منەوە بوو بەشێک لەو خانمانە یاخود بەشێک لەو هۆکارانێکەوەی کرد و ئەم دیاردێ بە شاراوی بمێنێتەوە بریتێ لە ئاشکراکردنی ناو ناونیشانی و کەسێک کە ئەم کاری بەرامبەر کراوە. خانمێکم کاری بەرامبەر کراوە پەیوەندی و کۆنێکتی لەگەڵ لایانی پەیوەندیدار داهبوو جاچ پۆلیس بێ ڕێکخراوەکان بێ لە دوای ئەو ڕووداوە ناونیشانی ئەم خانمە بە پارێزراوی دەمێنێتەوە بە دڵنیاییەوە هەموو ئەو ناونیشانە بە پارێزراوی مێنێتەوە. زۆر باشە. سەبارەت بە تونند و تیژی خێزانی پێم خۆشە بزانم لە ڕووی یاساوە تاکو چەند قوربانیان پارێزراون. ئەوەی تونتیژی خێزانی بەداخەوە ئێمە ساڵانێکە داوای جێبجێکردنی ئەو یاسایەکەین کە خراوەتە بەردەم پەرلەمان بەڵام تا ئێستا دەنگی لەسەر نەدراوە تونتیژی خێزانێکان بەردەوامە بە لێدان یاخود بە ئیهانەکردن یاخود بێبەشکردنی ژن لە کارکردن یاخود بێبەشکردنی کچ لە خوێندن یاخود تا ئێستا ئێمە لە بەشێک لە دەوروبەری کەرکووک کچەکان خەتەنە ئەکرێ ئەمانە هەمووی یاخود بێبەشکردنی ئەو ژنە لە سەردانیکردنی کە سوکاری هەموو ئەمانە چێتە قاڵبی تونتیژی و یاخود ناوزڕاندنی یاخود تۆمەتبارکردنی بە خیانەتی زەوجیە یاخود تۆمەتبارکردنی پەیوەندی لەگەڵ کەسی دیکە و پەیوەندی ناشەرعی تا ئێستا ئێمە ئەم کەیسانە بەردەوامە و بەڵام ئەو یاسایانەی کە بۆ پاراستنی تاکی خێزانە هەیە لە ئێستادا یاساکە بەپێی پێویست نییە چاوەڕ ئەکەین لە حکوومەتی داهاتوو پەرلەمانی نوێدا دەنگ لەسەر ئەو یاسایە بدرێ لە پێناو ڕێخستنەوەی خێزان هەرچەندە ئەگەر دژایەتێکی زۆری ئەو یاسا ئەگرێ بەڵام ڕێکخراوەکان هەموو هەوڵ و جهودمان کۆ کردێتەوە لە پێناو دەنگدان لەسەر ئەو یاسایە. زۆر باشە سوپاس بۆ خاتوو ئاهەنگ ئەنوەر ورە سوپاس بۆ خاتوو ئاهەنگ ئەنوەر پارێزەر سوپاس بۆ ئامادەبوونت لێرە سوپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت. بژی زۆر سوپاس بۆ ئامادەبوون لێرە. سوپاس بەڵێ خۆشەویستان من و سارام ڕۆ تۆزی کێشەمانە بوو سوپاس بۆ ئامادەبوونیەوە سوپاس بۆ بینەریتان تا پرۆگرامێکی دیکەی بەیانی باش بەخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ